کێ ئەتوانێت کێشەی موچە لە بەغا چارەسەرکە؟ ئەوەی کە تێکیدا، ئەوەی کە خۆی بوو بە سەبەبی تێکدانی ئەم زروفە، تێکدانی عیلاقاتی بەغا و ئێرە، سەبەبی بڕینی بودجەی هەرێم، سەبەبی بڕینی موچە، ئەو پێی چاکەکرێ؟ نەخێر، هەر نای ڕەنگ بێ نەشی بوێت چاکی بکە. باش ئەوان بخەنە لایەکەوە. ئەی لایەنەکانی تر، لایەنەکانی تر کە هەر معارەزەن، هەر ئەبۆڵێنن، هەر گەلیەکان، هەر دانیشن و قسە بە ئەمەڵێن و قسە بە ئەوەڵێن، ئەوان پێیان چارەسەرەکرێ؟ تویژدانتان ئەوانەی کە خۆیان بە معارەزە داناوە لە ساڵانی ڕابردوو چیان کردووە؟ چیان کردووە؟ هەر قسەیان کردووە. چەند موچەیان دابین کردووە بۆ کوردستان؟ چەند پرۆژیان هێناوەتەوە لە بەغا بۆ کوردستان؟ چەند کەسیان دامەزراندووە بۆ هەرێمی کوردستان؟ چیان کردووە بۆ گەنجانی کوردستان؟ چیان کردووە بۆ خارمە بەڕێزەکانی کوردستان؟ پێتەڵێم چیان کردووە؟ هیچیان نەکردووە. هەر قسەیان کردووە، هەر گلەیان کردووە، هەر ڕەخنەیان گرتووە، هەر سوکایەتیان بە مقدەساتەکانی کوردستان کردووە. لەوە بە زیاتر هیچیان نەکردووە. دەنگدەری خۆشیان گەیشتونەتە ئەو قەناعەتە کە هیچیان پێ ناکرێ. پرسی موچە گەکلا نەبووەتەوە بەڕێزان، چارەسەرمان کردووە، بەس ئەمە پینەیە. مانگی 12 دیسان ئەمە سەر هەڵەیاتەوە. مانگی 12 دیسان کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕوو لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن بچێ بۆ بەغا و ئەم مشکلەیە چارەسەرکە. کاک بافڵ جارەکەی تر بە هێزی ئێوە بە 18 کورسی توانی زۆر شت بکە. دەبا وەرە هێزێکی زیاتری بینێ، کورسیەکی زیاتری بۆ بێنی نەدی، قووەتێکی زیاتری پێبێ، قووەتی جەماوەری کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێبێ. ئەمە بە ئێمە ئەکرێ، ئەم ئەرکە بە ئێمە ئەبێ بسپێردرێت.